سڵاو من ناوم گۆرانە دانیشتووی شاری سلێمانیم لە سەر شاری سلێمانی لەدایک بووم سەرەتای خوێندنم لە قوتابخانە لە سەرگەتا تەواوم کردووە هەتا دواناوەندی پۆلیسیە لە پۆلیسیە لەبەر بارودۆخی ژیان زۆر سەخت بوو وازم لە خوێندن هێنا و هەستام دەستم کرد بە کارکردن کارکردنێکی چۆن یعنی کارکردنێک زۆر ناخۆش بوو تەمبەنەکەم هی ئەوە نەبوو لەو کاتەیە بچم بە کارکردنەوانێ هەستام تراکتۆرێکم کڕی تراکتۆرەکەش دەستم کرد بە کارکردن تراکتۆرەکەشم کە کڕی مالیدەکەم شمولی ئەوەی ناکە مۆڵەتی گشتی دەربێنم لەو کاتە تراکتۆر لێخوڕین مۆڵەتی گشتی ئەویست وازم لەوەش هێنا بندێکی زۆر کەم تراکتۆرەکەم لێخوڕی وازم لەوە هێنا دەستم کرد بە ئیشی دار و تەختە یعنی لە بەردەست وەستایەکە بووم هەتا مەرحەلەیەک بووم بە وەستا بەڵام ئەوەش ئەو ئیشەش هەر زۆر قورس بوو بۆ من لەو کاتەدا وازم لەوەش هەر هێنا لەبەرەوە تەمەنەکەم زۆر مناڵ بوو یعنی زۆر سەخت بوو لەو کاتەیە کە من ئیش بکەم هەستام دەستم کرد بە بیرۆکەی کارێکی تر خۆمان دێکمانەیە دێکەمان شوێنێکی گەشت و گوزاریە شوێنێکی یعنی جوگرافیاکەی بەس بۆ گەشت و گوزاری و ئەوێ لەبەردەم شاخی لەبەردەم ئەشکەوتی هەزار مێردایە یعنی هەر تموحی ئەوم هەبوو ڕۆژێ لە ڕۆژان من ئەو دێی خۆمان بکەم بە شوێنێکی گەشتیاری هەستام چوومە وڵاتی دووبەی بە سەفەر لەوێ چوون بۆ ئەم یاری ماتۆڕ و سیارەکە هەیە لە ناوی خۆڵایە کە چوون بۆ ئەوانە بیرم لێ کردوانێ گەنجانیەوە زۆر بەخۆشی و بەوە ئەو یاریانە کرد منیش بیرم لەوە کردوانێ وتم چۆن ئەم ماتۆڕە بێنمە بۆ لای خۆمان و ئەم شوێنە گەشتیاریە بکەمەوانێ لەوێ دەستم کرد بە دۆزینەوەی ماتۆڕەکان هەتا لەبەرەوەی زۆر سەخت بوو ئینسان یەکەم جاری بێ بچێتە وڵاتێکەوانێ و کە معاملەکە عنی چۆن بیکڕی چۆن پارە حواڵەکەی چۆن لە شوێنانەوە ماتۆڕەکان بێنیتەوە هەتا نووسنگەیە بۆ بێنێتەوانێ یعنی بەڕاستی زۆر سەخت بوو بۆ من کە ئەو ئیشە جێبەجێکەم شکر بۆ خوا لەخوا بەزیابێ لەوێ ئیشی ماتۆڕەکانم جێبەجێ کرد هاتمەوانێ هەتا ماتۆڕەکان بگەی دەستم کرد بە پرۆژەکە لێرانە یعنی حەفارەم هێنا شوێنەکەم هەر هەمووی جوان کردووە کەپرم لێ دروست کردووە بە شێوەی هەر سەردەمی کۆن ئەوە نەبێ بڵێ وەڵا چینکۆ بێنی یان ئاسن بێنی تیا بەکاربێنی هەر هەمووی بەدار و حەسیر دروستم کردووە ئەنجا بە دیوارەکانیشی هیچی بلۆکم تیا بەکار نێنا لەبەرەوەی شێوازی ئەو شوێنەوە هەڵەکەوێ کە شێوازی کۆنەکەی خۆی لەدەست نەیە کە ئەو کاتەشی کە ئەو شوێنەمان کردوانێ بەڕاستی زۆر سپاسی خەڵکی سلێمانیەکەین یعنی بەدەم بزنسەکەمانەوە بەدەم ئەو شوێن ئەو پرۆژەیە کە کردومانێتەوە بەڕاستی زۆر بە شێوەیەکی زۆر باش پێشوازیان لێ کردووە لەبەرەوەی ئێمە کە ئەو شوێنە بیرمان لێکردەوە بە دانانەکەی هەڵکەوتەی جوگرافیاکەی بەڕاستی زۆر زەحمەتە لەبەرەوەی ئێمە تەنها مەکاینمان بۆیەناوە بەڕاستی حەفارەمان بۆیەناوە بلدۆزەرمان بۆیەناوە هەتا بڕیمانێ عنی ئەگەر ئیشی شوێنێک بە سەعاتێ بیکەی ئەوی ئێمە بە 5 سەعاتەکرێ یعنی زۆر زەحمەت بوو زۆر زەحمەت ئەنجا بۆ کە دیوارەکانیشمان هەر هەمووی دەست پێ کرد ئەوە بچوینە لە شوێنێ ترەوانێ بەگەڵابە بەرمان بوو بێنە و بە هەر بە حەفارەکەش دیوارەکەمان کردووە ینی لەبەروی ئەو شێوازە جوانە لەدەست نەیات بۆ ماتۆڕەکانیشمان یعنی کە لە وڵاتی سینەوە من لە دوو وڵاتەوە کڕیمە لە دووبێ و لە سینەوە یعنی هێنانی ماتۆڕەکانیش زۆر زەحمەت بوو یعنی هەتا بە پێی جاگەڕام سایتی شوێنی ماتۆڕەکانم دۆزیوێتەوە لێوە لێرۆ متەرجمێکم پیا کردووە کە قسەی لەگەڵ ئێوەیە کردووە هەتا بە نووسنگە پارەم بۆ حواڵە کردوون دوای نووسنگە بۆی هێناوەتەوە یعنی ڕاستەکەی زۆری پێچێ لە وڵاتی سینەوانێ لەوانێ بازرگانان ئێرە خۆشیان بزانن یعنی ئەگەر ئەمڕۆ بتێوێ شتێ بکڕی بە 2 مانگە گاتە دەسێ
پێشەکی سڵاو بە خێراتنی کەناڵی کورساتی خۆشەویستەکەم کە ئازێتیان کێشاوە هاتوون بۆ سەردانیان پرۆژەی ئێمە بەڕاستی ئەم پرۆژەی ئێمە لە 19/4/2023ەوە دەستمان کردووە بەکار لەخوا بەزیابێ بۆ گەنجانی وڵاتەمان زۆر ئیشێکی جوانمان کردووە بۆ گەنجەکانمان پرۆژەکەمان پێگاتووە لە بەشی کافتریا لە سەیرانگا لە ماتۆڕسواری لە ئەسب سواری ئەم پرۆژێ بەڕاستی خۆتان نەبین بە چای کامێرەکەی خۆتان پرۆژەکە بەڕاستی جێگاکەی زۆر سەخت و دژوار بوو کە ئێمە دەستمان پێکرد بەڵام لەخوا بەزیابێ بە هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستان و بە تایبەتیش خەڵکی سلێمانی کە ئێمە پرۆژەیەمان لەخوا بەزیابێ زۆر سەرکەوت و زۆر جوانە کەپرەکانیشمان کەپری گەشتیاریمان کردووە پرۆژەکەمان ئمە بەڕاستی یعنی پەرەمان ناوە بۆی کە کەرتی گەشتیاری لەم سنوورەمانە زیاب بکەین لەخوا بەزیابێ پرۆژەکەمان بەڕاستی ڕۆژ بە ڕۆژ لە گەورەکردندایە یعنی ئێمە کە ئەوەی کە بیرمان لێ کردو کە گەورەیکەین یعنی بە هاوکاری خەڵکی خۆمان بە هاوکاری خەڵکی سلێمانی بە هاوکاری ئەو گەشتیارانی کە لە دەرەوەی سلێمانیەن پرۆژەکەمان بیرمان لەوە کردوانێ کە شوێنێکی بۆ ئیسراحەتکەوەی هاتە ئێرانەوانە بۆ ئیسراحەت بمێنێتەوە بە عیلەوانێ بە چاوی خۆشتانەی بینن پرۆژەکەەوە تا دەستمان پێ کردووە هەر هەمووی کەپرەکەین بەجیا هەچ عیلەیەکە هات ئێرانە ئیسراحەتی خۆی وەرگێ یعنی ئەوەی حەزی لە ماتۆر بوو بە ماتۆر بچێتە سەرەوە بۆ ئەشکۆتی ئەزامێت ئەوەی حەزی لە ئەسواری و بە ئەسپسوارەکە بچێتە سەرەوانێ بۆ ئەشکۆتی ئەزامێت یعنی شێوازەکەش ئێمە هیچ دەستکاریمان نەکردووە بە چاوی کامێرەکەی خۆتان سەیریکەن کە ئێستا پرۆژەکە ڕۆژ بە ڕۆژ لە گەورەکردندا یعنی ئێمە ئەو شوێنانەمان کەداناوە بۆ گەشتیاران بێنە ئێرانەوانێ بۆ ئیسراحەت ئیشەڵا بە نزیکترین کات خواردنگەی کوردەواری تیاکەینەوانێ بە شێوازی کە باو باپیرانمان کردویانە یعنی ئەوەی ئەڵی کوردەواری یعنی بەمانای کەلیمە کوردەواری نەک ئەوەی کە تۆپسی خواردنەکە بەغاز لێ بنێت و دوای بخێتە سەراگەر نە ئێمەەوە ناکەین باشترین خواردن ێنینە ئێرانەوانێ کە لە بەرەوەی هەموو خەڵکی سلێمانی هەموو ئەو بیانانی کە هێن ئێمە بەڕاستی بیانیش زۆر ڕوومانتیەگە پۆڵندی هاتووە فەڕەنسی هاتووە بەریتانی هاتووە یعنی خەڵکێکی بیانی سەفارەتەکان زۆربەی زۆری سەفارەت هاتوونە ئێرانەوانێ کە لە بەرەوەی زانیوانە شوێنێکی خۆشوانە یعنی جەریدە سەرنووسری جەریدەی عەرەبی هاتووەتە ئێرانە لە بەغاوە هاتووە وتێتی لە پەیجەکەتان نبینیومە ئەم شوێنە گەشتیارێ هەیە شێوازێکی کوردەواری هەیە ئیشەڵا پشت بەخوا ئێمە هاوکاری گەنجانمان نەبین ئەم پرۆژێ ئێمە کە ئەمەشمان کردووە یعنی مەقسەدی ڕئیسیمان ئەوە نییە کە ئێمە بۆ پارەپایاکردن بێ بەشی سەرەکی پرۆژەکەمان پێگاتووە لە ماتۆڕسواری هەر ئەم ماتۆڕانش نییە ماتۆڕی جەبەلیمانەیە کە پێی ئێڵێن ماتۆڕی پۆلاڕایز ماتۆڕەکانمان ئەمیان حەزمی 250 بە باشترین کوالێت داوامان کردووە لە بەرەوەی نە تووشی عاتڵات بین نە گەشتارانمان کە هەیە خەڵکی دەرەوەی سلێمانی خەڵکی هەولێری تایە خەڵکی نەجەفی تایە کەربەلای تایە خەڵکی بەغدادی تایە یعنی لە هەموو شوێنەکانەوە ئێمە گەشتیار ڕوومان تەیەکە بەڕاستی ئێمە ماتۆڕەکانی تریشی شەڵا بە نزیکترین کات ئەگاتە دەستمان کە پۆلا ڕایسەکانە پێشەکی ئێمە کە گەشتیار کە هێتە ئێرانە بەڵەنامەیەکمانەیە پڕێکاتەوانێ کە بەڵەنامەکەی پڕکردوانێ خاڵی گرنگی بەڵەنامەکەشمان کە ئەوەیە لە خوارد تەمەنی 13 ساڵەوە نە ئەتوانێ ماتۆرسکی لێخوڕێ ماتۆری چوارتایی لێخوڕێ نە ئەسپسواریکە بۆ هەموو گەشتەکانیشمان کە ئێمە ئەچینە سەرەوە بۆ ئەشکەوتی هێزار ئەم کڵانەمان هەیە ئەیکەنە سەریان قۆڵبەندمان هەیە ئەمەی بۆ قۆڵە بۆ ئەم ئەنیشکانەیە کە گەشتیار خوا نەخواستە تووشی هەز ڕووداوێ بوو عەزێتی نەبێت ئەمەشیان بۆ قاچە بۆ ئەژنوەیە کە ئاوە بەکاری هێنین لەبەرەوەی خوا نەخواستە کە گەشتیارێ شتێ عەزێتی نەبێت لە کاتی وەرگەڕاندا
ئیشەڵا لە پرۆژی داهاتوومە بەرنامەم ئەوەیە پرۆژەکەم زیاتر پەرە پێ بم لەبەرەوەی ئەو شوێنی ئێمە ببێ بە نادیەکی ڕاضی کە لە وڵاتانەوە خەڵک سەردانی ئەو شوێنی ئێمە بکات ئیشەڵا پشت بەخوا نیازمان وایە هەر بە ئایندەیەکی نزیک شوێنەکەمان وەکو دی ئەوسا وەکو لادی ئەوسا هەر هەمووی خانووی قوڕی لەکەین بە شێوازێکی ئەوسا بیکەینەوە هیچ دەستکاری ئەوەی ناکەین خانوو قوڕی تیاکەین کەپری حەسیرمان هەروتمان تایەتی ئینشاءڵڵا بە تەمای مەطعەمێکی کوردەواریشین هەتیا بکەینەوە. سلااو من فرمێسک لە زانکۆی گۆیژەم لە بەشی ئایتی دەستخۆشی لە بەڕێستەکەم کە چیرۆکی ژیانی خۆت بۆمان باس کرد لێرە پرسیارەکەی من ئەوەیە کە تۆ ئەڵێ من هیچ بڕوانامێکیان هیچ شەهادەیەکم نەبووە چۆن تا ئێرە هاتوو یعنی لێرەیە ئێمە هەمومان ئەزانین کە هەمومان ئەبێ هەوڵبەی شەهادەمان هەبێت تا ئیشێکی باشمان هەبێت تا بزنسێکدا بمەزرێنین بەڵام تۆ چۆن بەبێ شەهادوو بەبێ بزنس توانیتە بگەیتە ئێرە دەسوسا خۆش بەوە پرسیارەکە لە جێ خۆیان بوو بەڵام من لەخوا بەزابێ بزنسەکەم هەیە یەک دووەمینیشان کە شەهادەکەم نییە خۆم لە ناو خەڵکە یعنی خۆم ڕێخستو یعنی لەخوا بەزابێ عەرەبیە زانم بەشێکی ئینگلیزیە زانم لەبەرەوە شکر ڕێگر نەبووە شەهادە لەبەر بزنسە لە سەرەتایە وتت کە تموحم هەبووە ئەو شوێنەی کە لی ژیاوم بیکەم بە شوێنێکی گەشتیاری تۆ زیاتر کە ئەم ئیشت کردو ئەم بزنسە دامەزراندووە بۆ ئەو بۆ کە شوێنەکەتان گەورەکەی بیکە بە شوێنێکی گەشتیاری بۆ خزمەتی کوردستان بۆ خزمەتی خەڵک یان بۆ داهاتی خۆت بەڵێ من لەخوا بەزابێ هەر لە بیدایەتەوانێ یعنی کە لاەنە حکوومەکانی شایەتی وەم بووێن کە دەستم کرد بۆ پرۆژەیە بۆ لانی مادی نەمکرد ڕاستە من شتێک ئیسفاداکەم بەڵام ئەوە نییە یعنی لە شوێنەکانی تر لە شوێنانی تر لە دووسێ شوێن لە هەرێمی کوردستان دانرا ئەتوانن خۆتان وەکو تەلەبێ وەکو خوێندکارێک پرسیارکەن بزان لەگەڵ ما چەندی فەرقە نەوەڵام من بۆ زیاتر بۆ داهاتووی هەرێمی کوردستان و بە تایبەتی سلێمانی سڵاو من ساڤانم خوێندکارم لە بەشی تەکنۆلۆژیای زانیاری لە زانکۆی گۆیژە دەستخۆشی لە تۆکەم کا گۆرانی وای سەرکەوتنە بۆ خوازم سوپاس بۆ کەناڵی کورسات بۆ بانگەشتکردنی ئێمەش پرسیارێکم هەیە کاتێک ئەم پرۆژە و ئەم بیرۆکەی هاتە مێشکی جەنابتەوانێ ئایا هەش کەسێک ئەگەر بێت پرۆژێک دامەزرێنە یاخود بێوێت بزنسێک بکە ئایا لانی کۆمەڵایەتی گرنگە کە ئالانی کۆمەڵایەتیت باش بێت لەگەڵ کەسەکانە بۆی کە تۆ بکەیتە بزنسێکی بەرز و ئاستێکی بەرز ئایا لە ڕووی کۆمەڵایەتی و کەسێکی چۆن بووی یا هیچ ئاستەنگێکە بۆ دروست بووە لەو کاتی کە دەستی کردو بە پرۆژەکە وەکو لایانی کۆمەڵایەتی یاخود زۆر بە ئاسانی هاتۆتە بوونەوەیە دەست و چاوە خۆش بێ بەڕاستی پرسیارەکە و لە جێ خۆیان بوو بەڵێ من هەر وەکو گەنجێک یعنی کەسێکی کراوە بووم لایانی کۆمەڵاتیم زۆر بەخۆت بوو لەگەڵ چواردۆرمە ینی لەگەڵ شوێنەکانی ترە بەڕاستی گەنجی ئێمە ئەمڕۆکە ئەبێ وەشیار بێ ئەبێ چاوکراوە بێ یعنی گۆشەگیر نەبێ بە بەشێک لە گەنجان هەموو گەنجان ناڵێم بەشێک لە گەنجان ئەمڕۆ زۆربەی زۆری بە هۆی تۆڕە کۆمەڵایەتەکان و یا خەریکی یاریکردنە یا شتێ ئەوە نا لایانی کۆمەڵایەتی من ئێستا هەر کە ئەڵێم لایانی کۆمەڵایەتیم بەخۆ یعنی بازرگان برادەرم بووە یعنی لە دایرە حکوومەکانە هەر برادەرم هەبووە یعنی لە چواردۆری خۆمان لە ئەو بوارەی کە خۆم ئیشی تیاکەم لە هەمووی هەر ڕەفیق و برادەرم بوو لایانی کۆمەڵایەتەکەم زۆر بەخۆت بووە سڵاو لە بەکا گۆران سەرەتا دەستخۆشی پێزانینێکی زۆرم هەیە بۆ کۆڵنەدان و بوێری تەتا گەیشتی بە ئامانجەکەت بۆ پلانی کە داوناوە منۆکە خوێنکارێکی بەش تەکنۆلۆژیای زانیاری بەڵام حەز خولیاکی زۆرم هەیە بۆ باری بزنس و کەم تا زۆریش کارم تیای کردووە ئەمە بزانم کاتێک کە کەسێک دەستکا بە بزنسێک گەنجێکی وەکو ئێمە کە بێ دەستکا بە بزنسێک پۆینتێکی کە بیری لێ ئەکەینەوە لە ڕووی دابینکردنی شوێنەوە یاخود لە ڕووی داهاتەوە ئەمە دایمە لەوا ترسین کە داهاتێکی کەممان هەبێ کاتێکە تۆ دەست کرد بە بزنسەکەت داهاتێکی زۆر و کولفەیەکی زۆری پێویست بوو یاخود لە سەرەتایە بە شێوەیەکی کەم دەستت پێ کرد و لە دواترا کولفەیەکی زیاتری ویست و ئەگەر کێشەی کولفەمان هەبێ هیچ لایەنێک سەپۆرتی بەڕستانی کردووە ئەتوانین کە بە شێوەیەکی بوێری بچینە ناو بوارەکەوە
دەست چاو خۆر بەوە پرسیارەکە و تەمان پرۆژەکان هەر پرۆژە و بە قەبارەی خۆی پرۆژەی بچووک داهاتی کەمترە بێ پرۆژەی گەورە داهاتی گەورەترێ بێ ئەوە پرسیارێکیان پرسیارەکەی تریان بۆ هەزلانێک ناوەڵام من لەخوا بەجابێ هەر داهاتەکەی یاری خۆم بووە هەمووش امتیاز سەرف نەکردووە وردە وردە ئیشەڵا لە بەرهەمێنانەکەی خۆیانێ لە خۆیان سەرفەکەمانێ و ئیشەڵا بە شێوازێکی باشتریش. سڵاو من ڕاو خوێنکاری تەکنەلۆژیای زانیاری زانکۆیژە میش خۆشحاڵم بەناسنە. هیچ هۆکارێک هەبووە کە لە ناو پرۆژەکەی توێ کەوات لێت کە ڕۆژ لە ڕۆژان واز لەم پرۆژەی خۆ بێنیت؟ دەست و چاوە خۆش بێ ئینسان کە دەستێکی بە پرۆژە تەمان ساردی هێتە بەردەمی گەرمی هێتە بەردەمی یعنی بە شێوازە هیلاکە بە جاری وایە تۆ کە نەخۆشی ئەگری لە ژیاندا ئینسان جاریوان نەخۆشی ئەگری لە خۆی بێزارە بێ پشت بەخوا پرۆژەکەمان زیاتر گەورەترە بێ بچووکتر نابێتەوە من شتی باش بەسەرم نەهاتوە تا ئێستا بڵم لەو مەسەلە بڵم وازێنم یان پرۆژەکەم دوایە خەمی ئاشتێ شکر لەخوا بەزابن ئەو وەسم بەسەر نەهاتووە. پلانی ئایندەت چییە؟ پلانی ئایندەم پشت بەخوا ئەوە هەر باسم نەکردووە بەڵام ئینشەڵا بەتەمای تەلەفریکێکیشینە لێ بۆ ئەشکۆتی ئەزامردی بکەین. داواکارم لە گەنجانی وڵاتەکەم بە تایبەتی گەنجانی سلێمانی یعنی بە شێوەیەکی خۆنەویسانە هەوڵ بن کار بۆ خۆیان بکەن چاوەڕێی مەعاش نەکەن داواکارم لە بەڕێزیان چۆن وەک من لە خوێندنە بڕوانامەم وەرنەگرت بەڵام شکور بۆخوا لەخوا بەزیابێ گەشتم بە ساحێب پرۆژەی خۆم و بە پرۆژەی خۆم داواکارم لە بەڕێزیان یعنی ئەعتیماد خەنە سەر خۆیان چاوەڕێی حتا چاوەڕێی دایک و باوکیش نەکەن یعنی ئمڕۆکە من سیقە حەت کەسێ سیقەی بەخۆی بێ ئەگاتە نەتیجە تەئکید بە ئەگاتە نەتیجە لەبەرەوە حەت کەسێکیش کە ئیشێکی هەڵبژات ئیشەکەی خۆش بێ کە ئیشەکەی خۆش نەویست بە حیاتی نەجەحەت نایان یعنی ئەو من لە قەناعەتی خۆمە لە بڕۆی خۆمە ئەو خاڵە زۆر لە لام هیمە هەت کەسێک ئیشی خۆی خۆش بێ هەست گەنجە ئیشی خۆی خۆش بێ ئیشەڵا ئەگاتە نەتیجە.